بینەرانی عزیز لە کۆتا بەشی پرۆگرامەکەمانین ئەو منداڵانەی کە پێشووتر بەشداریان نەکردو بێگومان ئێستا لەگەڵمان بەشداری دەکەین و هەندێک پرسیارتان بە خێرایی لێ دەکەم. ئەوانەی کە بەشداریان نەکردووە و کچە جوانەمان بابێت فەرموون، ئەوانی تریش فەرموون بابێن، ئەوانەی کە نەهاتوون بابێن. وەرنجانی من. ئەوانی تر چاڵاکیتان کردە چەپڵیان بۆ لێ نادەن. ئەی ئێوەش هەمووتان زۆر باشە. 2 3 بە ئەو کچە جوانمان بێتە ئەولا. یاڵا زۆر باش. شوێنی من نەما ئێستا بچمە کوێ؟ بچمە کوێ؟ هەلێرە بم بۆ تو نابێ پێشکەشکار. ئیشێکی ئاسانەیان ئاسان نییە؟ ئاسانە هیچ نییە. زۆر ئیشێکی ئاسانە. دەمەوێت پرسیاری ئەوەتان لێ بکەم. ڕاتان چی بوو لەسەر چاڵاکی و بابەت و ئەو وەڵامانەی کە برادەرەکانتان بە ئێمەیان داوە. دەمەوێت لە تو دەست پێ بکەم. قسەکانی ئەوان پێ باش بوو، ئەو کارانەی کە ئەوان کردیان باش بوو؟ باش بوو، قسەکانیشیان زۆر جوان بوو، هەمووشیان بردیانەوە. هەمووشیان بردیانەوەی گرنگە هەمویان بردیانەوە هەر بژی دەست خۆش. زۆر باش بوو، زۆر باش بوو. هەر بژی دەڵێ زۆر باش بوو دەست خۆش. زۆر حەزم لێ ببینم برادرم جوان قسەی بکەم زۆر باش بوو. دەڵێ زۆر حەزم لێ ببینم برادرم جوان قسەی بکە زۆر باش بیت وەڵڵای قسەیەکی جوان بوو هەر بژی خۆش. من دڵخۆشم لەبەرەوەی برادەرەکانم بردیانەوە و هەمویان سەرکەوتون و هیچیان نەدۆڕان. شانی چەپڵەیە دڵخۆش بووم بۆی کە هەمویان بردیانەوە. پێم خۆش بوو هەرمویان بردیانەوە چونکە برادەری خۆتن وانە؟ هەر بژی دەست خۆش ئەیزانێت هەمووانە زیرەکەن و دەنگەکانیان هەموو پێخۆش بوون. زۆر باشە با بە گشتی چەپڵەیەکیان بۆ لێ بدەین. بینەرانی ئازیز دەستان خۆش بێ. لەگەڵ منداڵەکان ئێمە زۆر کارێکی باشمان کردبەیەکەوە هەم ئەوان دڵخۆش بووین هەم ئێمەش کاتێک بینیمان ڕەنگە هەندێک جار بیرۆکەی ئەوان لە بیرۆکەی ئێمە باشتر بێ. من پێشەوەی پرۆگرامەکە ئامادەکەم پێشبینی ئەوم نەدەکرد کە منداڵەکان ئەو وەڵامانە بدەنەوە. بێگومان پێشبینیەکانی من لەوە بچووکتر بوون و وەڵامەکانی ئەوان لەوە باشتر بوو کە من بیرم لێ دەکردەوە. زۆر گرنگە دایک و باوکانیش ئاگاداری ئەوە بن و لە دەروون و لە قۆناغی منداڵەکان تێبگەن.